ئێستا من لە ئۆپێرا هاوسی هۆڵەند پارکم کەمتر لە سێ کاتژمێر کەمتر لە دوو کاتژمێر و نیو ماوە کۆنسێرتەکە دەست پێ بکە ئەوەی کە دەیبینی هونەرمەند عەدنان کەریم لەگەڵ موزیسیانەکان سەرقاڵی خۆئامادەکردنن دوایین خۆئامادەکردنیان بەر لە دەستپێکردنی کۆنسێرتەکە کاتژمێر 6 بە کاتی بەریتانیا گوێگران و هەوادارانی لێرە لەم هۆڵە کە یەکێکە لە هۆڵە ناوازەکانی شانشینیە گرت و شاری لەندەن گوێیان لە هونەرمەندی گەورە عەدنان کەریم دەبێت لە گۆرانی خۆش و تایبەتەکانی دەبێت جا ئەم کۆنسێرتە بەختیار مامشێخ ڕێکی خستووە هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرات حکوومەتی هەرێمی کوردستان لە شانشینیە گرتو هاوکار و هەڵپشتی کۆنسێرتەکە بۆەوە شاپۆست یەکێک بۆ لە سپۆنسەرە سەرچەکانی ئەم کۆنسێرتە من بەڕێز بەختیار مامشێخم لەگەڵا کە ڕێخەری کۆنسێرتەکەی کاک بەختیار چەند ڕۆژە کە ماندوون ئامادەکاریەکان بەکوێ گەیشتون هەموو شتێک ئامادەیە وەڵاهی ماندووبوونەکە بە بەراورد لەگەڵ خۆشیەکەی سەرکەوتنی کۆنسێرتەکە بەراورد ناکرێت زۆر ماندووین بەڵام خۆشبەختانە دەرەنجامەکەی باشە هەموو کورسیەکان فرۆشراوە یان دراوە بە خۆڕایی یانیش هەندێک کورسیشمان زیاد کردووە لە دوێنێەوە ڕەنگە 50-60 کەس تەلەفۆنیان بۆ بکرد بێ داوای کورسی زیاتر دەکەن زۆر داوای لێ بردنیان دەکەین بەداخەوە جێگا نماوە لەبەر تەئمین و ئینشورەنس و مەترسی ڕێگە نادەن خەڵکی زیاتر بێتە ئێرە هەموو شتێک باشە ئێوارەیەکی خۆش زۆر پێویستیمان لە لەندەن ئێمە کوردانی ئێرە و تاراوگا زۆر پێویستیمان بە ئێوارەیەکی وا بوو تامەزراوی ئەوەی بووین کە جێ لە کاک عەدنان بگرین بەڕاستی پێ دوایە دەبێتە کۆنسێرتی ساڵ و یەکێک دەبێت لە کۆنسێرتە تایبەتەکان بەدڵنیاییەوە چونکە تا ئێستا هیچ کورد هیچ ئەوەی من ئاگادار بم لێرە هیچ کۆنسێرتەکە نەکراوە بەو جۆرە پێشوازی لێ بکرێت یەک سیت نەماوە یەک کورسی نەماوە و خەڵکێکی زۆریش داوای دەکا خەڵک ئامادەیە پارێ زیاتر بدات بەڵام ئێمە نرخی تکتەکانمان نەگۆڕی بۆ ئەوەی زۆر هەرزانیشە بەڕاستی بۆ ئەوەی هەموو جۆرە خەڵکێک بتوانن بێت شادیەوە دەدەم دەستان خۆش بێ کاک بەختیار دەست خۆش بێ بەڵام من ڕەوەن شادیەوە دەم لە بەیانیەوە زۆر کەس تەلەفۆنی بۆ منیش کردەوە بۆی کە بەژار بێت لەم کۆنسەرتەدا بەڵام بەهۆیەوەی کە زیاتر لە هەفتەیە کە تەواوی تکتەکانی ئەم کۆنسێرتە فرۆشراون جگە لە بەریتانیا ئەوەی کە من ئاگادارم زیاتر لە 100 کەس لە وڵاتانی ئەوروپاوە دێ بۆ ئەم کۆنسێرتە ئەمڕۆ هاتووە لە ئەڵمانیا لە هۆڵندا لە چەند وڵاتێکی ترەوە هاتووە بۆی کە بەشداری لەم کۆنسەرتەدا بکار وەکو لە دیمەنەکاندا دەیبینی هونەرمەند عەدنان کەریم لەگەڵ هاوکارەکانی گروپی موزیسیانەکانی سەرقاڵی خۆئامادەکردن بۆی کە دوایین ئامادەکاری خۆیان بکەن بۆ ئەوەی لە کاتژمێر 6 بە کاتی بەریتانیا ئەوەی کە ئامادەیان کردو پێشکەش بە هەوادار و گوێگرەکانی بکەن دیارە ڕەوەند ئەم هۆڵە یەکێکە لە هۆڵە ناوازەکانی شانشینیە گرتو و لەسەر ئاسی شاری لەندەنیش بەهۆیەوەی کە یەکێکە لە هۆڵە تایبەتەکان چەندین چالاکی گەورەی ناوازەی تێدا دەکرێت ساڵانە بۆیە ئەم کۆنسەرتەی هونەرمەند عەدنان کەریمیش لەم هۆڵە ئەنجام دەدەوەم هۆڵە هەڵبژێردا بۆی کە ببێتە ڕووداوێکی گەورەی هونەری لە شاری لەندەن بۆ کوردانی بەریتانیا و کوردانی ئەوروپا جا دەمەوێت دیمەنەکانتان پیشاندەم ڕەوەند ئەمە هۆڵەکەیە یعنی جێگای زۆر دەگرێت خەڵکێکی زۆر ئەمڕۆ لێرە ئامادە دەبێت لە مێژوو ئەم هۆڵەدا ئەوەی کە من زانیاریم هەبێ بەم شێوازە پڕ نەبووە وەکەوەی کە ئەمڕۆ پڕ دەبێت بۆیە دووبارە ئاماژە پێ دەکەمەوە کامڕۆ کاتژمێر 6 بە کاتی بەریتانیا کۆنسەرتەکە لە کاتی خۆیدا دەست پێ دەکات.